ئایسڵا و ڕێز کوڕەکان چۆنن دەنگ و باستان چۆنە سەلامەتن شکر بابۆ سەرە کەسەڵەوە لە ئیش تەواو بووم دووسێ قسەتان بۆ کەم وەڵامی بدەمەوە بە ئاواتی شێخ جەناب. باشە عەزیزان، حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە، هیوادارم کە زۆر باش بن و ئالێرەوە 5-6 دقیقەیەک قسەیەکەم لەسەر ئەو قسانەی کە ئاواتی شێخ جەناب لە تەلەڤیزیۆنەوە کردی لە ڕوودا. ئەو مقابلە ژێر فشارە بوو لە ڕاستیە، فشارێکە خۆی زێن لەکێوە بەریکەوتەوە ڕاستیەکان وتراوە، بەڵام ئەوەی کە ئیلاقی بە منەوە هەیە ئەو لە سڕاعی خۆی و یەکێتی و پارتی و گۆڕانەوەوانە ئەوە مشکلەی خۆیانە لە ڕاستیە، مشکلەی ئارامەحمانیە. بەڵام لە ئیلاقە بەو قسانەی کە ئەلەساس غێر مباشر وەڵامی ئارامەحمەیایەوە من هەروە هەچەند بە نووسین وەڵام دایەوە، بەڵام هەستەکەم کە کوردە حیاتەکە زیاتر حەزی لە گوێگرتنە بەڕاستی، لەبەرەوە وەڵامیشی ئەدەمەوە وەکووتم بەو سەرە خەڕەکە چەڵی ئارامەحمەدەوە هەتا وەکو ئەوە بێت. لە بەشێکی چاو پێکەوتنەکەیە کەوتم کە وەڵامی غێر مباشر وەڵامی منیایەوە، منیش لێرە هەروە وەکو سەرخەت یا وەکو ئەوەی کە چەند خاڵێک لەسەری قساکەم لە شوێنەکە ئەڵێ تەدەخل لە هیوایەتمان ناکەن. عەزیزان، ئەمە کارەساتە بەڕاستی، تەدەخل لە هیوایەتمان ناکەن. یعنی ئەگەر ئاواتی شێخ جەنابی هەر کەسێ لە بازارێکەوە ڕۆی هیوایەتی ئەوە بوو بۆش برژنێکی جوان بکە و ماچی بکە، یەکسەر بڕوا پەلاماری با بڵێ بابە من هیوایەتمەوەیە تۆ ماشکەم ئەبێتە ئەمژ نەڕازی بێ بەوە. ئەوکەی قسەیەکەک هیوایەتی چی وشتی چی ئاواتی شێخ جەناب کاک؟ هیوایەتی تۆ ڕاوە کۆترە، ڕاوە نازانم فڵان هین عەفوە کۆتربازیە، ئەوە مشکلەی خۆتە بە خێویەکەی قەینا ئەوە. بەڵام ئەو هیوایەتێکی ئێمە باسمان کردووە مەسەلەی کوشتنی ئاسک و کەڵەکێوی و ڕاوە کاکە، ئەم هیوایەتە سەخیفەی تۆ قابلی قبوڵ نییە، چونکە ئەم ئاسک و کەڵەکێوی و ئەوانە لەو شاخ و داخەیە مڕچی باوکی تۆ نێت تۆ بچی ڕاوی کردی بڵێ کاکە وەڵام من هیوایەتم ڕاوە، منە بێ بڕۆم ڕاوکەم، ئەبێ بڕۆم ئەمانە بکوشم، کاکە بۆت نییە بە قوربان. ئەوە مڕچی میلەتە، خوا دروستی کردووە، ئەوە بۆ جوانی ئەو سروش و ئەو تەبیعەتەیە کە بەشەرەکانی تیاژی، ئەوە مڕچی هەمومانە، مڕچی ئەو نیشتیمانەیە، تۆ بۆت نییە لەبەر هیوایەتێکی سەخیف بڕۆی دابنیشی خەریکی ڕاوی ئاسک و ڕاوی ئارەم بابەتە. کەی هیوایەتە کاکە؟ کابرا هیوایەتەوێت دزی بکە ناکرێ کاکە، هیوایەتەوێت سیارە مەسەلەن ئەم جادەیە هەفتا بۆ تێبڕێت تۆ 200 بڕۆی کاکە بۆ نییە کە سەریعی بکەکە، ئەمە هیوایەت نییە لە ڕاستیە، ئەم هیوایەتە پوچەڵە تەواو، ئەمە حەقیقەتەکەیەتی پێویست ناکە خۆ کاکە ڕاوە ئاسک و ئەوانە ڕاوە دۆلار نییە بیکی کاکە ژیان، تۆ 32 ساڵ ڕاوە دزیەکە ڕاوە دۆلارەکەی کاکە. لەبەرەوە ئەم قسەیە زۆر قۆڕ و بێمانەیە. لە خاڵێکی ترا ئەڵێ تەدەخولەکەن لە ژیانمانەوە ئارەم بابەتانە ژیانی شخصیمانە. کاکە گیان تۆ تەدەخولی کردووە لە ژیانی شخصی تاک بە تاکی ئەو کۆمەڵگای باشووری کوردستانە ئاواتی شێخ جەناب، تۆ تەدەخولی لە گیرفانیان ناکردووە کاکە، تۆ پارەی گیرفانی ئەمانەی بردووە، موچەی ئەمانەی بردووە، تۆ کابرایەکی دەستپیسی بە قوربان، ئەمە کۆتۆ کرمانجێکێتی. هەر کاتێ تۆ وازت لە تەداخولکردن لە ژیانی ئەو عالەما هێنا، دزی نەکەی، سامانەکەیان نەدزی، ئێکاکە بەسەر چاو ئەو خەڵکیش بەرامبەری بێدەنگەکەیت. اینجا ئەڵێ باسی مناڵم کراوە، واتە باسی ژن و مناڵ، وەڵڵاهی درۆکی ئاوات باشە لە ژیانی ئەم ئارامەحمەدە باسی ژن و مناڵی تۆی نەکردووە. من باسی دوو کورتم کردووە، وتومە دوو کوڕیشیان کۆماندۆیە، یەکێکیشیان لە مەرزەکە قەچاقچێتیەکە، کاکەوانە مناڵ نین. آخر عزیزان تخوا مناڵ بێ بە کۆماندۆ کاکە، مناڵ لە مەرزەکە ئیشە کاخەریکی قاچاقچێتی و کۆمپانیا هەبێ، تۆ بۆ درۆکی ئاوات کاکە. لە شێ باسی مناڵ و ژنی تۆمان کردو بە قوربان؟ ئێمە وتمانە دوو کوڕێ ئەمە یەکیان کۆماندۆیەکە، کۆماندۆ مناڵ نییە بە قوربان، چۆن مناڵ بێ بە کۆماندۆ؟ چۆن مناڵ لە مەرزەکە خەریکی کۆمپانیا خەریکی دزی و جەدەی و ئالم بابەتان هەبێ؟ ئاواتی شێخ جەناب کاکە. اینجا ئەڵێ باسی مەسەلەیەکەکە کاروان ئەڕوا و باسەکەکان بوەڕن. ئەم خاڵە هەر زۆر سەخیف ڕقم لێ هەڵگرتۆ من بەڕاستی، چونکە 32 ساڵە ئەم زوجەدانە ئێمە ئەکەن بەسەک خۆش عسە کاروان، ئێوە کاروانی دزین، کاروانی جەدەین، کاروانی مافیاین، کاروانی کوشتن و بڕ و تاڵانین کاکە، کاروانی چی؟ ئەم قسە چییە؟ یان شتێکی ترەڵێن دەریا بەدەمی سەگ پیس نابێ. کابە تۆ ئێوە کەی دەریان ئێوە کاکە؟ ئێوە زەلکاون، ئێوە زێرابن، ئێوە منهۆڵن کاکە، خۆتان چۆنەکەن بە دەریا؟ چۆن تۆ بە خۆت ئەڵێ ئەمە کاروان، کام کاروان؟ ئادێ ئاواتی شێخ جەناب کاروانی چی کاکە؟ تۆ قسە بۆ چیەکەی؟ کاروانی جەردەی و دزیەکانتان؟ کاروان ئەڕوا و سەگەکان بابە خۆیان بوەڕن،
ئەمە قسە قۆڕانێک ناکرێ کاکە دوایەوەش ئەڵێ چی ئەڵێ هی فەیلسوفێکە گەمژە ئەمنێ ئارە خواردتەوە ئاگای لەقمی نەماوە وەڵاوی فەیلسوف نییە کاکە ئەوەکو باسم کرد هینی ئەو کابرایە ناوی چییە ئەو ڕێژەراکەی بەریتانیا چەڵێکی هی ئەوە لە خۆ تۆ قسە مەکە جارێکی تکە نەخوێنەوە یەکشت نازانی ئەرەوەڵا اینجا کاروان بڕۆ سەگەکان بابووەڕن باوکم بە وەڵڵە ئاوەتی شێژەناب سەگ گیانلەبەرێکی جوانە گیانلەبەرێکی ئازیزە گیانلەبەرێکی بەوەفایە بە قورئان ئێوە حەتان نییە بە سەگ بن بەخوا حەتان نییە کاکە سەگ پاسەوانی کورە کاکە تیکەی نان بە بە سەگێک ئەزانین چەنە خزمەتەکە کورد لە شاخ و لە ئەوەتە هێنان بە ئێوەدا ئێوە هەر خیانتی پێکەن ئێوە هەر ئەیدزن ئێوە هەتاڵانیەکەن کاک ئێوە حتان چێ بە سەگ بن من سێرم لەیەکە ئێوە باسی سەگەکەن و بێڕێزی بە سەگەکەن بەڕاستی بە قورئان حتان نییە بە سەگ بن بە هیچ جۆرێ ئەرەوەڵە اینجا خەڵکی ترم من هەر لە ڕێگەی چاکسازی ئەڕۆم و هەموو چاکسازیەکەم کام چاکسازی تو شەرەف و ئاوات ئەگەر هەتە تۆزێک ئەگەر هەیە کامە چاکسازی دێ پێم بڵێ چی کردو چاکسازی تۆ ئەوەتەی تۆ وەزیری ئەوەتەی گۆڕان لەو حکومەتەیە ئادەی پێم لە کام چاکسازی کردووە کاک تۆ چاکسازیەکەی ئاوات چی کردووە زەحمە نەبێ کامە موچەی خەڵک کوا ژیانی خەڵک چی زیاد کردووە تو شەرەفتان عەزیزان هەر بە ئێوە ئاڵێم ئەم حکومەتەی کە ئێسا هەیە لەگەڵ حکومەتەکەی 4 ساڵ بەر لە ئێسا و 8 ساڵ بەر لە ئێسا و 10 ساڵ بەر لە ئێسا و 20 ساڵ بەر لە ئێسا جیاوازی چێدەی ئێوە پێم بڵێن کاکە شەقاموبانەکان جیاوازی هەیە کارەبا جیاوازی هەیە موچەی فەرمانبەران جیاوازی هەیە یەکگرتنەوەی ئیدارەی یەکێتی و پارتی جیاوازی هەیە هێزی پێشمەرگە و ئەمانە جیاوازی هەیە خەڵکی قوربەسەر و ئەمانە جیاوازی هەیە نەبەخوانیەتی درۆغی کاکە هیچ قسەی قۆڕەکی نەخۆتەوە کاکیشە چاکسازی چی کامێ چاکسازی جاوە کابرایەکیان هەیە سمۆڵێکی ئاوایە شۆتەوە هەڵێ عەزیز وەیسیە وەڵاوە ئێمە بەتەماین قیتار بێنین و سکە دروستەکەین و هینی گۆڕان کامە سکەی قیتار کوا قیتارەکە لە ئاوەتی شەخ جەناب ئەو وەزیری نازانم چییە ئەیڵێ قیتارەکەتان هێنام من ئاگام لێ نییە جا ئەو نەخۆشە من بێمەوە لە هینەوە لە بێمە بۆ کوردستان اینجا بە قیتارەکەی گۆڕان هاتوچۆکەم بۆ دوهۆک و بۆ سێمانی بۆ پێنجێن کوا قیتارەکەتان یا مصطفای سێ قادر والله ئەو مصطفای سێ قادر خۆشەویستان بەلا ئەزین چۆنە ئەچێتە کورمانە بە کولانی مریشک نامەحرەم بە کولانی مریشک تەکلیل لە مریشکەکە ئەو مصطفای سێ قادرە کە جێگری نێچیرەوان بازانی و گویا جێگری سەرۆکی هەرێمە تو شەرەفتان عەزیزان مصطفای سێ قادر چ خێرێکی هەبووە بۆ خەڵکی کوردستان ئەوەتەی کە جێگری نێچیرەوان بازانیە دەو ئێوە پێم بڵێن زەحمەت دەبێت کاکەی بزانێک هیچ خێرێکی هەیە بۆ ئەو کابرایە خێرەکەتان چیتان گۆڕیوە کاکە کۆڵ ئێمە ئاژ وەرەگرن بۆ خۆتان خەریکی دزی و جەردەین و تەواو چیتان کردووە کاکە چیتان کردووە ڕاستی ئێوە گۆڕانیشتان شەرمەزار کرد لە حەقیقەتە ئێوە گۆڕانیشتان ڕەسوا کرد اینجا ئاوات پێم بڵێ ڕەفیقەکانی تۆ کێ زەحمەت نەبێ ئەو کەسەی کە دیفاع لە تۆکە بەس ئەوەیە کردزە من ئاگام لێ دانا وەڵای ئێمە قیتارە هێنین و ئەوە خەریکی سکەکەین و سکەی چی سکەی پارە کورە تۆ بڕۆ هەر سکەی پڕکە کاکە سکەی چی شتی چی ئێوە قیتارە هێنن بۆ کوردستان سەقۆڕ اینجا ئەوەی تر بابیرم نەچێتەوە ئاوا تۆ ڕەفیقەکان و کێ زەحمەت نەبێ باوکم بەخوا لەناو پارتیە لە ناوێکێتیە لە ناو گۆڕانە لە ناو ئەوانەی دەرەوەی گۆڕانە کە خۆیان بە ناڕازیەزان ئاگام لێ مشەخۆرەکان ئەو مشەخۆر لە ئەوانە نەبێ لەگەڵ تا ئەو کابرا هیچ و پوچانە یەک کەسێ لەگەڵانیە باش نییە هەرچێک لەگەڵ تۆی هەرمی دز و درۆزن و جەردێ بۆ ئاگاداریت ئینە بەشەری لەگەڵانی لە حەقیقەت ئەمە ئەوە خۆشبەختانە گۆڕانەکان زۆر جوێن پێدەن بەڵام لەسەر ئەم ئاواتە بەخوا جوێنشم پێ نان لەسەر گۆڕانەکان سەر ئاوات چکەزانن ئاوات دزە قسەکان ڕاستە جوێنشم پێ نایە بەڵام ئەمێ بۆ مێژوو دووسێشتان پێ بڵم خۆشەویستە هەر بۆ مێژووتان زانم من باسی پارتیەکان ناکەم چونکە پارتیەکان یەک بەشەریان ناوێرێ مەرحەبای ئارام ئەحمەدکە بە هیچ جۆرێ ئەمە یاسای پارتیە باش نییە یەک پارتی هەیە 25 ساڵە ئەیناسم لەو داناخەیە کە بەلا ئەوە ڕوەت و خواڵی دزە ناوێرێ ئەڵێ نۆکو پارتی بزانێت و محاسبە بکەن کە مەرحەبای ئارام ئەحمەد کردووە هەتا ئەم دقەیە کە لەگەڵ ئێوە قساکەم یەک پارتی یەک سەرکردەی پارتی نەیوێراوە تەلەفۆنێ بۆ ئارام ئەحمەد بکات تەلەفۆنم نەکردو بۆیان هات چونکە دڵنیان بیشی کەم هەر بڵێم ئارام ئەحمەدم یەکسەرە بشکە بێ وەکو کارەبای بگرێ ئەوە ناکە بەڵام هەرچیەکەم دشی بنەماڵەی بازانی وتووە بەقەی گۆڕانەکان جوێنیان بە خوشک و دایک و بنەماڵم نەداوە ئاخر بەڕاستی چونکە من 10 ساڵ بۆ گۆڕان خۆم هیلا کرد 10 ساڵ پشتیوانی ئەو حرەکەتم کرد بەڵام ئەوەتەی هەم دژی پارتی بنەماڵی بازانیم لەم ڕۆوە لە جوێن و سوکایەتیەوە بنەماڵەی بازانی لە گۆڕانەکان شەیفت
ئەمەی با بچمە سەرێکێتی خۆشەویستان هەمووتان ئەزانن کە لە ساڵی چەنەوە لە سەردەمی پاڵتاکەوە من چی بە جەلال تاڵەبانی ئەڵێم بە هێرۆ ئەڵێم بە یەکێتی ئەڵێم لە هەشتی تەمووزەوە چی بە یەکێتی ئەڵێم ئیتر خۆتان ئەزانن کاکە یەکێک لە سەرانی یەکێتی نییە ئەم ئارام ئەحمەوە دەیان جار پەلاماری نابێت باشە ئەو یەکێتی کە ئێستا ئەوە هەیە دەی وەڵڵاهی خۆشەویستان زۆربەی زۆری مەسئولەکانی یەکێتی تەلەفۆنم بۆکەن وەڵڵاهی تەلەفۆنیان بۆکەم بە ذاتی خوا هەمویان ڕێز مەگرن بە قورئان هەمویان احترام مەگرن کاکە والله ئایسە بۆ نمونە چیم لەگەڵ بە محموود سەنگاوی دەبەخوا بەین تەلەفۆنی بۆکەم بڵێم کاک محموود فڵان شت ئەوە ئەڵێ بەسەر چاو کاگارە باش نییە هەموو ئەوانەی کەوازیان لە یەکێتی هێنا کاتی خۆی چوونە لایەن کاک نەوشیوان و لای گۆڕان و ئەوانە خۆشەویستان یەک کەسی موچەی نەبڕا بەڕاستی یەک کەسی ئەمە کە قسەیەکەم وا نەزانن بۆ یەکێتی و ئەمە ڕاستی ئەڕۆم هەرچی مەسئولی یەکێتی هەیە ئەم ئارام ئەحمەوە ئێستا تەلەفۆنی بۆکەم هەمووی احترامی و ئارام ئەحمە ئاگرێ بەڵام یەک پارتی نایەرە مەرحەبایم کە باش نییە حتا ئەوەی کە من بە جەلال تاڵەبانی و بە هێرۆ و بە شاناز و بە لەتیفە بەندا و دز و بە هەر هەموو ئەوانەم کردووە واللهی ئێستا احترام مەگن خۆشەویستان هێشتا بەقەدەر ئەو گۆڕانانە گوێنیان بە خوشک و دایک و کەس و کار و بنەماڵم نەداوە ئەمە من بۆ تاریخ ڕاست ئەڕۆم لە حەقیقەتا ڕاست ئەڕۆم ڕاست باش نییە ئەوە حەقیقەتە جا لەتیفە بەندا و دز هەرێ باو قسەیشکەم شاناز کاکە شاناز ئەم لەتیفە بەندا و دزە لە ئێرانیش هەر بە هەمان شکل فەرشی سوودی بۆ ڕاخن ئەچێ ئاوە لا ئەیە ئەو بۆ ئەوواکە و کاڵی یەسی چەموشە بۆ لا ئەیە ئەو کابرەیە کاکە جاسەیەکەم لە ماوەی شعارەتی لەتیف وڵا بێ بەندا و دزکە ناز ئەو کابرە بۆشی ئەوی حەزی ناوی بەنداوە بەڕاست جاوا لە کەشکۆڵا وەساعەلی هەبوو کاک مستەفای عەزیز کاک مستەفا لە کەشکۆڵێکە ئەوێت فێری دەهۆڵ بێت خۆشەویستم ئەوێ فێری دەهۆڵ بێ وەلحاڵ خۆی تر وحدەی تیان نامێنێ هێزی تیان نامێنێ نازانێ هەر فێری دەهۆڵ نابێ مناڵی گوندەکەمی فێری دەهۆڵ بووە باش نییە جا ئەترسم شاناز ئەم لەتیفە بەندا و دزەیش کە وەختی ئیتر بە تەواتی پەکەوتە بوو ئاوای لێ هاڵ کاتێک کە خەریکە ئەمرە بڵێ بەنداو ئەلێ کاکە ئەم بەنداو بوو بەچی بە قوربانێ بم کاکە بوو بەچی ئەم بەنداوە بڵێکە تۆ ملیۆنەها دۆلاری بەم بەنداوە دزی ئێشتا و گۆلاوێکە نەکردەوە تۆزەی میزیتەکەن لەگەڵ شانازوری ئەوانەیە بۆی تۆزێ بێ بە گۆلای بڵێ وڵاشەکان دروست کردو ئەم من نەبڕایەوە ئەم بەنداوە تو بۆ ئەمە نەعاشقی ئەم بەنداوەی دەتی فەڕاسی کاک تۆ سەرۆک کۆماری بۆچی ئێستا باسی بەنداوم بۆکی کاک تۆ ئیلاقە چێ بەسەر بەنداوە لەتیف شانازیان پێی بڵێ کاک پێی بڵێ بابە ئەو نەباسی بەنداوە مەکە حەیامان چوو بە قوربانێ بم ئەو نەباسی مەکە کاک جا عەزیزان ویستم ئەوە بڵێم کە بەداخەوە بەڕاستی من ئەو هەموو بۆ گۆڕانەکان زەحمەتم کێشا بەڵام زۆر جوێن و سوکاتیان پێکردم و ئەوانە کەشی ئێستا گۆڕانەکانیش ئاواتیان ناوێ لەسەر ئەو ئاواتە ئەوان جێن بە من نادەن باش نییە بەڵام یەکێکەکان بە هەمان شکڵ وەڵی باوکم خواوەشیر عەزیزان زەلام بۆ جوێنی پیاوم جوێنی ئەخلاقی تەلەفۆنم کردووە پیام قسە بۆ دزەکەم تەلەفۆنم کردووە بۆ یەکێتی وتومە ئەو زەلامە ئەو هەموو جوێنە سوکاتی چی کاکە وەڵڵاهی یەکسەر بە شەرەفم محاسبەیان کردووە ڕسوایان کردووە بە خواوەشیر بێ باشە کاکە خۆ ئەزان قسەنجە بە قازانجی یەکێتیە ئەمە زانم وایە بەڵام حەقەتە کاکە ژیان بەڕاستی ڕاستی خۆ کاکە عیب نییە هەرچیش لەم دنیا هەیە بەو یەکێتیانە وتووە هەمووشیان هەر پێ ئەڵێم ها لە بەیانی دوو بەیانی هەر پیان ئەڵێمەوە بەڵام ئەشەو بیللا کاکە گیان تەلەفۆنم بۆ هەر کامێکیان کرد بێ ڕێزی گرتووم احترامی گرتووم لە کاک ئەرام زیاتی پێ نەوتوم کاکە گیان بەڕاستی بەخوا حتا نوشوان سەفایش خوا وەکیل عەزیزان ئەو نوشوان سەفایە چی تەلەفۆنم بۆ کردێ هەوتری کاگنوش هەوتری کاگارم هەوتری کاگارە باش نییە بەڵام نازانم ئەم گۆڕان و ئەو گروپە بۆچی ئەو هەموو جۆر و سوکاتیە ئەکەن بە ئارام مەحموو بە دایکم و خوشکم و ئەم بابەتانە کە زۆر خراپە بە هەر حاڵ بەڕێزان ئەوە بە دەقی ئەو قسانە بوو کە ئێستا کردم هیوادارم کە سوودێکم گەیاندی بێ کاکە هین ناوی چییە ئاواتی شێخ جەناب بە قوربان کاکە تۆ دزی بەساقم تۆ دزی تۆ خێرە بۆ کورد نییە کاکە قسەکانشی یەک تەڕەتوری قوڕاوی نایخوا باش نییە نایخوا لە حەقیقەتا قسەکانت هیچ چاکسازیشتان نەکردو لەو کۆمەڵگایە ئەلێ عەزیزان چاکسازی کراوە لەو کوردستانەیە چاکسازی لەو حکومەتەیە هەیە وەڵی باوکم نییە قەسەم بەخوا نییە کاکی ژێنی تۆ من پێ ناکات لەتیف هینە یان لەتیفکردنە بە لەتیفە گوتم دامەوە وەڵی ئەو لەتیفە بەندا و دزە خوا وەکیل ئەوە ناوم هێناوە ئەگەر هەرچی شتێک کرد بێتی هەر خوای بەخشێ ئەڵێ ئارام محمەد تۆڵی لێ کردیتەوە مشکلە نییە کاکی ژێن ئەرە بەخۆرا هاتی بەندا و بزی عەزیزان لە بەندا و تێبگەن بەندا و ئەم لەتیف کاتی خۆی هین بووە کاتی خۆی وەزیری کشت و کاڵ بووە لەم حکومەتی عێراقا لە چەندین جاروەری گرتووە کە گوایە لە عێراق و کوردستانە بەنداوەکە هەموو جارە پارەکەی خواردووە بەنداوەکەشی دروست نەکردووە ئەوە هەر واقعیە لە ڕاستیە تێری ئەوە بۆیە بندایمان لەتیفە بەندا و دز بەڕاستی
بەهەرحاڵ من خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە زۆر باش بن عزیزان ئەوە وەڵامێکی کورد بوو بە ئاواتی شێخ جەناب کۆمەڵی ڕاستی و دەردەدڵ بوو لەسەر ئەوانەی کە ئیهانە و سوکادین پێکەن ئەوانشی کە ڕێزم ئەگرن لە ڕاستیە من ئەو قاعیدەیەشم هەیە خۆشەویستان ئەبێ هەموو کەسێ بزانێ هەتا ئێوارە تۆ ڕێزی من بگرە ئەگەر دزیت کرد هەر ناوتە بم کۆ یاس ئەمە کێشەکەی منێ بەڕاستی ئەوە ئەوە کێشەکەی منە ئێستا بە نمونە کۆسەت کاتی خۆی تەلەفۆنی بۆ کردوم بە نیوس عاکسێ لەگەڵا کردوم هەر کاگەرم ڕێزی گرتوم ئەوانە بەڵام هەر باسم کردو بەڕاستی چونکە بۆ هەر کەسێ ئەوێ من باسی نەکەم کاکە با دزی و گەندەڵی نەکات با تعدا لە خەڵک نەکە کاکە با نازانم ماڵی خەڵک نەخوا برایشینم والله کاکە من حەزم لەم شەڕە نییە بە قورئان والله ئێوە دزی و جەردەی نەکەن خواوەکیت بە حیاتی ناوی کەس نابم دەبڕن خواتان لەگەڵ خۆشەویستان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە هیوادارم زۆر باش بن چاوتان ماجەکەم بڕوخێ ئاواتی شێخ جەناب و لەتیفە بەنداو دەست